هاي هونەرمەندان و کەسە بەناوبانگەکان لەم سەردەمی کۆرۆنایە لە ماڵەوە چیەکەن لە جیهان خەڵک بەدوای ئەم هەواڵەوەیە و دڵنیام لە کوردستانیش حەز لەو جۆرە هەواڵانە دەکەن. با بپرسم ئایا حەز ناکەن ئێستا بزانن ئاوازدانەری بەناوبانگی کورد مامۆستا هەڵکەوت زاهیر لە ماڵەوە چیەکە و لەگەڵ کێ خۆی کەرەنتین کردووە؟ پێم وایە وەڵامی زۆربەتان بەڵەیە. زۆر باشە. نێردراوی دوو هەواڵ سەردانی ماڵی مامۆستا هەڵکەوتی لە هەولێر کردووە و وەڵامەکەی بۆ هێناوە. بەخێر بێت سەرەتا وەکو هەموو کەسێک لە کوردستانەوەی کتوانی مای خۆمان کەرەنتین کردووە لەبەرەوەی بە پێویستێکی گەنگی دەزانین لە ماڵەکەدا چەند کەسێکی تێدایین لە ماڵەکەدا دوو کەسایەتی لە کەسایەتی هونەریەکان لە من نزیکەن بەفری جوگرافی ماڵ هەر دوو هونەرمەند بڵێن دینا و میران نزیکە من وت ئاماژەم پێدا لەبەرەوەی کە جوگرافی ماڵمان نزیکە لەیەکەوە خەریکی کاریشی پێکەوە یەکتر دەبینین ئەمە نزیکی نیەوەی کارەکانەوە کە چ کارێکمان ئامادە کردووە یەکتریمان بینین. هیوادارم وەڵامەکەتان وەرگرت بێت.